مەترسی گێچەڵپێکردن یا هەراسانکردنی سێکسی بەرامبەر بە کچان و ژنان بەداخەوە لە هەموو وڵاتانی جیهان هەن دیارە کۆمەلگای ئێمەش لێی بەدەر نییە. طبعاً ئەم توێژە گرنگە و تا دوێژی خانمان لە کۆمەلگاکان پێویستە هەز بە ئارامی و پارێزراوی جەستەیی و دەرونی بکەن بۆ ئەوەی بتوانن لە کایەکانی کۆمەلگا شێنپەنجەیان دیاربی و بتوانن کار بکەن. ئێمە زۆر جارگلەییمان لەوە هەیە کە خانمان لە زۆر بوارەکاندا ناتوان ڕۆلی خۆیان ببینن. دیارە کۆمەڵێک ئاستەنگ هەیە لە بەردەم خانمان تا بتوان ڕۆلی خۆیان ببینن. ئەمڕۆ ئەم وەرشۆپە سێ ڕۆژەیە کە بە هاوکاری لەگەڵ دەستەی ڕاوێژکارانی ئیتحادی ئەوروپی یەکێتی ئەوروپی ئەنجام درا لە هەولێر لەسەر لەگەڵ لایەنەکانی تری دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەجددی لەسەر ئەم پرسە گفتوگۆ بکرێ و هەوڵی ئەوە بدرێ ڕاستپاردەکانی ئەم وەرشۆپە بکرێن بە لەبەردەستی ئێمە بی و کاریان لەسەر بکەین بۆ ئەوەی بتوانن کچان و ژنان خانمانمان لە هەموو بوارەکانی چ لە کەرتی گشتی و لە چکردی تایبەت لەم بوارەکان ڕۆلی بەرچاوی خۆیان ببینن و ژینگەیەکی ئارام و تەندروست و دوور لە دڵە ڕاوچێ بۆیان فەرەهەم بکرێتن. بێگومان ئەمە لەگە هێڵە گشتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگە پلانەکانی ئەنجومەنی باڵای خانمان بۆ باڵانسی جەندەریە. زۆر جار باس لەوە ئەکرێتن کارکردن لەسەر باڵانسی جەندەر چۆنە بێت. بەڕاستی پێویستە ئەو بربەستانەی لە بەردەم خانمان هەیە کەم بکرێتەوە لا بدرێت تا بتوانن لە هەموو کایەکان ڕۆلی خۆیان هەبی و ئەو بەڵانسە جێندەریان نزیک بکرێتەوە لە یەک بووە تایبەت بە پێی فەلسەفە و بۆچوون و با بڵێن فەلسەفەی حکوومەت کە باس لەوە کاتن پێویستە کەرتی گشتی و کەرتی تایبەت هەردووک تەواوکەری یەکتر بن و لە کەرتی تایبەتیش خانمان بتوانن ڕۆلی خۆیان ببینن و بە پێی ئەو دراساتانە ئێمە کردیتمان لەگەڵ یەکێتی ئەوروپی و هەروەها لەگەڵ بانکی نێودەوڵەتی لەسەر ئەساسی ئەوەی کە بۆ خانمان لە کەرتی تایبەت ناتوانن زۆر ڕۆلی خۆیان ببینن و تەواجودیان کەمە. کۆمەڵێک هۆکار هەن ئێمە لەسەر ئەو هۆکارانە قسە و باسمان کردووە و هەڵساوین بە هاوکاری لەگەڵ دەستەی ڕاوێژکاری یەکێتی ئەوروپی بۆ دانانی دەستنیشانکردنی بربەستەکان و کەلێنەکان تا بتوانین ڕێنماییەکان بەو شێوازە یاخود یاسایەکی تایبەت بە گێچەڵی سێکسی دابمەزرێت لە هەرێمی کوردستانیش و کۆمەلگاکانی تر و سوود لە زمانی کۆمەلگاکانی تر وەربگرین کە چۆن مامەڵەیان لەگەر ئەم جۆرە کێشانە کردووە. هەروەک بەڕێزان ئاگادارن کە گێچەڵی سێکسی بێجگە لە حاڵەتی جەستەیی حاڵەتی دەرونیشی هەیە. بۆیە بۆ ئیسپاتکردنی ئەم حاڵەتانە ئەستەمیەکی تێدایە پێویستە بە ڕێوشێنی تایبەتی خۆی بی و لە هەموو کۆمەلگاکان گێچەڵی سێکسی وەک یەک نییە بۆیە تایبەتمەندی کۆمەلگای خۆمان لە بەرچاوەگرین وەکو کوردستان کە گێچەڵی سێکسی چ شێوازێکە و هۆشیاری تاکەکان ئەبێت چۆن بیت بۆیە داوا لە ڕاگەیانکارانی خۆشەویستەکەم لەسەر هۆشیارکردنەوەی تاکەکان بەرامبەر بە ماف و ئەرکەکانیان هاوکارمان بن پاڵپشمان بن وە کەمیشە و هەوڵ بدەین کە هۆشیاری بۆ هەموو تاکەکان فەراهەم بکرێتن تا بزان ئەرک و مافەکانیان چییە و ئەگەر ڕوبەڕووی گێچەڵی سێکسی بوون ئەبێت چ ڕێنمایەک بگرنە بەر. ئەمە یەکەمین وەرکشۆپە بەڵام کۆتا وەرکشۆپ نابیتن لەبەر ئەوەی کۆمەڵێک ڕێکار هەن ئەبێ کاریان لەسەر بکەین کۆمەڵێک کەلێن هەن ئەبێ هەوڵ دێن کەلێنەکان پڕ بکرێتەوە. ئێمە لە مؤسساتی حکوومەت دامەزراوەکانی حکوومەت دەستمان پێ کردووە دامەزراوە پەیوەندیدارەکانی کە ئەم سێ ڕۆژە لەگە ئێمە بە سوپاسەوە ئامادە بوون و بەشداریەکی زۆر کارا و چاڵاکیان هەبووە لەسەر ئەم ئەساسە ڕاستپاردە هەن لەسەر ڕاستپاردەکان ئیشەکەین و بە هاوکاری لەگەڵ دەستەی ڕاوێژکاری یەکێتی ئەوروپا زۆر سوپاسی خاتو ئەنیتەکەم کە ئەم سێ ڕۆژە هەموو جهدی خۆی هەوڵی یارمەتیدانی ئێمەیدا و لەگەڵ دامەزراوەکانی حکوومەت هەوڵی ئەوەیدا دەستنیشانی کەلێنەکان بکرێت تا بتوانین بە ڕاستپاردەی زۆر جددی دەربچین. توێژینەوە ئێمە کردیتمان لەگەر بە هاوکاری لەگەڵ بانکی نێودەوڵەتی لەسەر ئەساسی ئەوە بۆ خانمان یاخود یەکسانی جەندەری لە هەموو کەرتەکاندا نییە لە هەموو کایەکانی کارکردندا نییە. لەوەوە بۆمان دەرکرێتوە 166 لە خانمان لەبەر هەبوونی گێچەڵی سێکسی لە کەرتی تایبەت ئیش ناکەن. 187 لە خانمان لەبەر ئەوەی خاوەنکارەکان هیچ ڕێنماییەک و یاسایەک
سەرپێچیەکانی ئەوان ڕێنما و یاسایەکان ناتوانن لە سەریان بسەپێندرێت یاخود جێڕایەلی ئەو ڕێنمایانەنین بۆیە لە کەرتی تایبەت ئیش ناکەن کەەوە خەلێکی گەورەیە لە باڵانسی جێندەری و ئەو کەلێنانێکی ئێمە دەستنیشانمان کردووە لە خلالی ڕاستپاردەکان تەقدیمەکرێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان و دیراسە لەسەر ئەوە کرێتن دوای ئەوە هەنگاوی دووەم